ئەمە دۆخی هاوژین و دایکی دلۆڤانە کە تەنها 9 ڕۆژبژیانی هاوبەشی پێکێنابوو، بەڵام بەهۆی بردومانی درۆنەوە 2 ڕۆژبەر لە ئێستا لە نزیک شارۆچکەی کۆیا گیانی لەدەستدا. هاوژینەکەی دوایەتگاریەکانی دلۆڤانی بەرز کردوتەوە کە تەنها حەڵقەکەی پەنجەی و مۆبایلەکەیەتی. نهار ڕۆژبی تلوکێمە تێبەر بۆ زۆڤۆدایە نامینە ژێرە نامینەم چوی ماژرە بەدلای کردوەدایە ئاش باش دلوکێمە بەسەر تشتەرەوە گوشتی لۆیەمەوەی تەلەفۆنۆیەمە تشتێ دێنەمە نامینە ژێرە دنیای خەنەوە نادا نامینە ژێرە گوزارەکەم بخوا هەمێتی جلۆس خوارا کڕی هەمێتی دڵاتە خواکە نامینە ژێرەدایە. دلۆڤان ئیشلەک لەدایکبووی ساڵی 1996 دانیشتووی کەمپی مەخمور بوو، ئەو کە تەنها 9 ڕۆژبژیانی هاوسەرگیری پێکێنابوو لەگەڵ دایکی و 2 خوشکی بە مەبەستی کڕینی پێداویستی هاوسەرگیریەکەیان چووبوونە شاری سلێمانی. لە کاتی گەڕانەوەشیاندا بۆ کەمپی مەخمور درۆن خەونەکەی بۆ هەتایە لە گۆڕنا کە بەپێی قسەی بەرپرسانی هەرێمی کوردستان درۆنەکە تورکی بوو و بەو هۆیشەوە دلۆڤان گیانی لەدەستدا. ئەمچی گوند مرۆڤە مالوێدە بی هەنە پازە مالوێدە ئەمچی ساردەنە پازێ خوا ماگەمە چیکە زلگە زۆڕێکی خوا کردی بوو دەواتە کوڕێمە بی نیشانیە ناڕۆژە بی ئەمجوو دەواتی بۆژەرە کۆر ڕانگی مۆلگەوە خێرەوە بە بیشتڵە تایرۆ ترکۆ ژوور داوە سامار مادە کوڕێمە شاهید ئێخستن. خێزانەکەی دلۆڤان کە بەهۆی دۆخی سیاسیەوە لە زێدی خۆیان ئاوارە بوون و لە ڕانیە بە مەڕداریەوە سەرقاڵن، بەڵام هەرێمی کوردستانیش نەیتوانی ببێتە پەناگە و مەنزڵی ژیانێکی ئارام بۆیان. ئەو لە هەرێم لەدایک بوو، هەر لە هەرێمیش کۆتایی بە ژیانی هێنرا. ئازۆ هەردوو کاچە خوا بیکۆ خابی ئەمچی بچی تشتێ دەواتێ بکڕی دنیا بێوەژدۆنا گەلمە دنیا بێوەژدۆنا گەلمە کەس هەڤەرێک هەرتیۆنینە بلا دنیا بخوا باش بزانن ئەم خلاص ناوی بکوشتنێ بس شخصی من نوتویەکی اشتراکا درکەتیمە شخصی من نوتویەکی اشتراکا درکەتیمە وەتیمە بۆزارە عێراقێدا ji بە زڵمۆ ترکان ڕاوی بلا دنیا بخوا باش بزانە قامپە مەخمور نە قامپە پەکەکەیە ڕاستە پەکەکە زۆریگەن منن من مەرەق بیا دلوکە خەبکی زەڤا دلو بۆ نەخوا 3 ساڵەوی وێ بێ کەچکە حەشیەکیتی 3 ساڵ حەشیەکەن حتا ئەو عشق هابینم پێکەونی بەجێرە خواست چه شوەکی بێ خدا حەقە مشوە بخۆزت خدا حەقە مشوە بخۆزت خدا حەقە بێ کەچەشوە بخۆزت. دانیشتوانی کەمپی مەخمور پەنابەری سیاسین و لە ساڵی 1994ەوە لە هەرێمی کوردستان دەژین، بەڵام کەمپەکە بەردەوام ئامانجی هێرشەکانی تورکیایە بە بیانووی هەبوونی گەریلاکانی پەکەکە، بەڵام دوێنێ فەرماندەی ناوەندی پاراستنی گەل ڕایگەیاند سەرجەم گەریلاکانی لە کەمپەکە کشاندۆتەوە. هەپەگە قرار بد بریار بدەتن هێزین خوا vekşîne ev jî tê wataya ku hertim bi zimanê dewleta Türk wek dewleta Iraqê pedeke hertim digotin wargehekî leşkeriye wargehekî eskeriye wek qotiyekî reş e ev nikarî biçî tê de ji bo ev sehmê ew li ser wargehê rabe nemîne ji bo wê rêxistin jî wek biryargeha navendiya hepegê jî gihişt û biryarê ku îro danê siharê hêzên xwe ji dewrûberî wargeha Mexmîrê vekişîne. بیانووی تورکیا بۆ هێرشەکانی لەسەر هەرێمی کوردستان هەبوونی گەریلاکانی پەکەکەیە، بەڵام تەنها لە ئەم ساڵدا هێرشی تورکیا 10 کەسی سڤیلی کردوتە قوربانی. سنوورکەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.